لە دوای تەواوبوونی کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی دادگەری چاودێران داوا لە کۆمەڵی دادگەری دەکەن کار بکات بۆ ڕێخستنەوەی ناوماڵی کورد و بەرپاکردنی ئاشتەوایی کۆمەڵایەتی و بەیەکەوە کارکردنی هەموو هێز و لایەنە سیاسیەکان. هیوادارم لە دوای کۆنگرەدا کۆمەڵی دادگەری دوو هەنگاو بەهاوێژی هەنگاوی یەکەم ئیش بکات لەسەر پتەوکردن و بەهێزکردنی کللتوری بەیەکەوە ژیانی مەدەنیانە و دیموکراسیانە لە نێوان جیاوازیەکان. کۆمەڵی دادگەری لەگەڵ حیزب و لایەنە سیاسیەکان لە بەرژەوەندی باڵەکانی گەلەی نیشتیمان لە ئاراستەکردنی گوتاری سیاسی بەرامبەر بە عێراق و وڵاتانی ئیقلیمی لەگەڵ هەموو حیزب و لایەنە سیاسیەکان یەک بن. لەسەر ئاستی کوردستانیش با ئێمە لە یەکتری جیاواز بین و لە سوارچەوەی ئەو جیاوازیانشدا کاری سیاسی بکەن. پاراستنی برایەتی و یەکڕێزی و زەمینە خۆشکردن بۆ لە یەکتر نزیککردنەوەی زیاتری لایەنە ئیسلامیەکان داوایەکی ترە کە ئاراستەی کۆمەڵی دادگەری دەکرێت. داواکاریمان هەیە بەڕاستی ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی پێمان خۆشە ئەو هەمەهەنگی و ئاگادار لە یەک بوون لەگەر هەموو لایەنە ئیسلامیەکان لەگەر ڕێکخراوەکان لەگەر شەخسیات و سنتەر و شوێنە ئیسلامی و داعاویەکان هەمەهەنگیمان باشتر بی بتوانین هەمومان بەیەکەوە یعنی خزمەتێکی گەورە لە ژێر سای ئەو ئیسلام و دینە بە تەسەوڕاتێکی ئیسلامی و دینداریانە خزمەتی ئەو خەڵکە. ڕۆژانی 19 و 20 تەمموزی 2025 کۆمەڵی دادگەری کوردستان وەک هێزێکی ڕەسەن و خاوەن مێژووی پڕ لە سەروەری و خەباتی شاخ و شار و سەدان شەهید و ڕێخستن و پێشمەرگەی دێرین و هەزاران ئەندامی تێکۆشەر و دڵسۆز لە خوشکان و برایان کۆنگرەی پێنجەمی خۆی بە دروشمی بەخۆداچنەوە و بەردەوامی لە هەولێری پایتەختی هەرێمی کوردستان لە هۆڵی سعد عەبدوڵڵا ئەنجامدا. ئیبراهیم زیاد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.